ئێوە لەگەڵ هێزە سیاسیەکانی کە هەوڵتانەوە گفتوگۆ و دانوستانکەن بۆ ئەوەی هیچ نەبێ کورد یەک ڕیز بێ لە کەرکووک دژی هەموو ئەو پیلانانی لە ئێسادا لە کەرکووک هەیە و ئەگەر ورتر قسەی لەسەرکەین ئەو لایەنانەشی کە چوونەتە پاڵ بەشێک لە تورکمانەکان کە ناڕازین لە ئەنجامی هەڵبژاردن. بەڵێ من یانێمەوە کوڕەخنێکی برایانە بێ لە برایانی پارتی دیموکراتی کوردستان من پێم وایە ئەوان هەڵەیان کرد لەوەی کەوا بایکۆتی هەڵبژاردنەکانیان کرد لە کەرکووک چۆن لە مووسڵ بەشداریان کرد وا پێویست بوو لە کەرکووکش بیکەن چونکە کەرکووک سەقی ململانەکانە کەرکووک بابەتێکی هەستیارە ینی ئێمە هەر سەرەتا دەست پێشخەریمان کرد لەگەڵ برایانی پارتی دیموکراتی کوردستان و هەموو لایەنە سیاسەکانی تری کوردستان وەکو گۆڕان کۆمەڵ یەکگرتو لەگەڵ هەموو باسمان کرد لەگەڵ حزبی شوعی لەگەڵ حزبی زەحمەتکێشان بڕیار وا بوو بە یەک لیست لەم هەڵبژاردنە بەشداری بکەین ئەوە بوو لە دوو ڕۆژی پێش وادەی هەڵبژاردن ئەم برایانی پارتی بڕیار یەکجارێکی بایکۆتیاندا و لایەنەکانی ترش بەجیا چون هاوپەیمانێتیشی سێقۆڵیان کرد